سنتەری گەشە بۆ پاراستن و پەرەپێدانی تواناکانی ژنان ماوەی ساڵێکە لە پارێزگای هەڵەبجە دەستی بەکار و چالاکیەکانی کردووە. سنتەری گەشە سەر بە ڕێکخراوی PDOە، ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان کە ڕێکخراوێکی لۆکاڵی سربەخۆیە لە بواری گەشەپێدانی خەڵک و بە تایبەتی ژنانە ئیشەکات کە لە ئۆفیسی سەرەکیان لە سلێمانیە. ئەمکردنەوەی ئەم سنتەرەش لە چوارچەوەی پرۆژەیەکی ڕێکخراوی UNFPA بووە کە ئیشی ئێمە لە دوو بواری سەرەکیە ئیشەکات. ئەم ڕێکخراوەی ئێمە لە میانەی چالاکیەکانی ڕێکخراوی PDO لە 5 شاری کوردستان ئیش و کارەکانی ئەنجامەیات لە سلێمانی و هەڵەبجە و ڕانیە و کەلار و جەلەولاش. ئیشی سەرەکی ئێمە لە دوو تەوەرەی سەرەکیە لە بواری پاراستن و پەرەپێدان. بواری پاراستنەکەش مەبەستمان لێی پاراستنی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی کێشە و گیرروگرفتی کۆمەڵایەتی و توندوتیژی کۆمەڵایەتی و دەرونیە بنەوە یاخود لەسەر ئەساسی جەندەری توندوتیژیان بەرامبەرەکرێت و کێشە و گیرروگرفتی کۆمەڵایەتی و دەرونیان بۆ دروستە بێت. بۆیە سەردانی سنتەرەکەی ئێمەکەن ئێمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە، هاوکاری کۆمەڵایەتی و دەرونی و یاساییان پێشکەشەکەین سەرجەم خزمەتگوزاریەکانمان بێ بەرامبەرە. لە پاڵ ئەوەشا ئێمە بوارێکی تر ئیشی تیاکەین بواری پەرەپێدانی ژنانە کە ئەمەش لە سەر دوو تەوەری سەرەکیە لەسەر پەرەپێدانی توانەکانی ژنان چۆن ژنان فێری ئەو بکرێن کە ئابوووریەکی سەر بەخۆیان هەبێت، پەرە بە توانەکانیان بن فێربن بتوانن خۆیان داهاتی ژیانی خۆیان دابین بکەن، تەنانەت ئەگەر لە سوچێکی ماڵەکی خۆشییا بێت بتوانێت خۆی پارێ ژیانی خۆی پیا بکات و خۆی بژێوی ژیانی خۆی و یا خانەوادەکەشی دابین بکات و چاوەڕێ هیچ کەسێک نەبێت کە ئەو بەو کارە هەستێت لە ژیانیا. بەشێکی تری ئیشەکانمان لە بواری پەرەپێدان و هۆشیاری کۆمەڵگەیە لە ئەنجامدانی سیمینار و هۆشیاری دانیشتنی هۆشیاری یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی کە سەرجەم ئەو بابەتانی کە پێوەستن بە کۆمەڵایەتی و بابەتەکانی پرسی تونند و تیژیەوە ئێمە لەگەڵ خەڵکا مناقەشەیانەکەین و ئەم پرسانە ئەگەینین بەسەرجەم ینی ئەو شوێنانی کە لە سنووری ئیشکردنی ئێمە هەیە لە ناوەندی پارێزگای هەڵەبجە و سەرجەم قەزا و ناحیە و لادەکانی دەوروبەری. بەشێکی سەرەکی ئیشەکانمان ئەنجامدانی هۆشیاری یاسایی و دەرونی و کۆمەڵایەتیە لە سەرجەم مەسەڵەن ئێمە سەردانی سەرجەم لادەکانی دەوروبەری هەڵەبجە و قەزا و ناحیەکانیەکەین هەروها لە ناوەندی پارێزگای هەڵەبجەشا سەرجەم چین و توێژەکانی کە کۆمەڵگە بێ جیاوازی ئێمە دانیشتنی هۆشیاریان لەگەڵا ئەنجامێن و ئەو بابەتانی کە پێویستن هۆشیاریان دەربارەی هەبێت بابەتی یاساییە کۆمەڵایەتیە دەرونیە یاخود پرسەکانی توندوتیژی دژ بە ژنان و پرسەکانی توندوتیژی خێزانی لەگەڵ یانە باسەکەین. هەروها لە پاڵاوانەشا ئێمە ئەو کەسانی کە ڕوبەڕووی کێشە و گیرروگرفتە بێنەوە سەردانی سنتەرەکەی ئێمەکەن توێژێر کۆمەڵایەتەکەمان دانیشتنی کۆمەڵایەتیە لەگەڵا ئاکات کە بینینی کەیسەکەیە کە ئەبێتە کەیسی ئێمە و بە پارێزراوی کەیسەکەی مێنێتەوە سەرجەم ناونیشان و ژماری موبایل و سەرجەم ئەو بابەتانی هیچ کەسێکی ستافی سنتەرەکەش پێی نازانێت جگە لە توێژەری سنتەرەکە خۆی کە بەکارەکە هەڵەسێت و هەمووی بە کۆداتە بێت. ئێمەش لەو میانەیە و ئەم کەسەکە ڕزگاربووی دەستی توندوتیژیە پێویستی بە هاوکاری یاسایی هەبێ ئێمە محامی تایبەتمان هەیە هاوکاریەکات یاخود ئەگەر پێویستی بەلای دکتۆری دەرونی بێت یاخود پێویستی بە هەر خزمەتگوزاریەکی تر هەبێ ئەگەر لە سنتەرەکەی ئێمەش نەبێ ئێمە ئەینێرین بۆ ئەو شوێنانی کە ئەو خزمەتگوزاری تیا دابینێت کە جا لە سنووری پارێزگای هەڵەبجە بێ یاخود لە دەرەوەی پارێزگاکە بێت. هەروەها بە بەشی سەرەکی ئیشەکانمان یەکێکتر لە بەشە سەرەکیەکانی ئیشەکانمان ئەوەیە کە ئێمە دەوراتی بەردەواممان هەیە، خولی بەردەواممان هەیە کە ئەم خولانە لە چەند بوارێکی جیاوازن لە بواری چنینە، دروستکردنی شیرینیە یاخود خەیاتەیە یاخود بواری ئەتەمینە یاخود هەر بوارێکی تر کە ژنان ئارەزووی بکەن و ئێمە لە توانای ئیشکردنمانە هەبێت. ئەمەش بوو ئەوەیە کە فێری مهنەیەک بن فێر بن لە بوارێکە دەستڕەنگینیان هەبێ ئیشێک فێر بن بتوانن بژێوی ژیانی خۆیان پێدا بکەن تەنان ئەگەر بە شتێکی بەسیتیش بێ ئێمە ئاستی فێرکردنەکەی لەسەرمانە. وە لە ڕابردووشا ئێمە چەند دەوراتێکمان کردووەتەوە مەسەلەن بۆ 45 ژن لە 3 بواری خەیاتی و شیرینی و ئارایشتگایە بووە کە ئەم ژنانە ماوەی چەند ڕۆژێک لە لای ئێمە لایەن باشترین مامۆستاکانەوە خولیان بینیوە و لە فێری مهنەیەک بوون و لە کۆتاییشا لە هەر گروپێکیان 5 کەسیان بوون بە خاوەنی ئیشێکی خۆیان و خۆشبەختانە ئێستا لە پارێزگای هەڵەبجە سنووری پارێزگای هەڵەبجە ئیشەکانیان ئەنجامێن بەکردنەوەی ساڵۆن بێت یاخود بە دوکردنەوەی دوکانی خەیاتە بێت یاخود دانانی پەیجە بۆ دروستکردنی شیرینی و ئەوانە لە ڕێگەیانەوە دانیشتون لە ماڵەکانی
خۆیانە ئیشەکەن و بژێوی ژیانیان دابینەکەن بۆ پێی کە شێوازی ئیشەکان تازە بوو لەناو سنووری پارێزگای هەڵەبجەشا بوونی سنتەری ژنان و ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان زۆر نەبووە بەڵام خۆشبەختانە تا ڕادەیەکی باش بووە چونکە سنووری پارێزگاکە پێویستی پێی بووە و نەقز لەو لایەنەوە هەبووە بۆیە ئێمە توانیمانە تا ڕادەیەکی باش بتوانین بۆشاییەک پڕ بکەینەوە سوودێک بە ژنانی هەڵەبجە و سنووری پارێزگای هەڵەبجە بگەێنین بەتەکید هەموو ئیشێکیش لە سەرەتاوە کۆمەڵێک بربەست و ناڕەحەتیەتە پێشەوە بەڵام ئاسان توانیمانە تێپەڕێنین و وەڵامدانەوەی خەڵکیش بۆ بابەتەکان باش بووە بەڵام ئەوە هەیە خەڵک بەعام ئێستا چ بگا بە ژنان یاخود سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا لە قسەکردن زۆر بێزارن مانوو بوون بەڕاستی هیلاک بوون لەو هەموو قسانەی کە بۆیانەکرێت بۆیە شتی فعالیانەوێ خۆشبەختانە ڕێکخراوەکەی ئێمەش و سنتەرەکەمان توانیوێتی ئەو شتیان بۆ دابین بکات ئەوەی کە ئەوێت بە فعلی ئێمە بتوانین بۆ دابین بکەین نەوەکو تەنها بۆ وەرگرتنی ئامارێکی خۆمان بێت یاخود بەرزکردنەوەی ڕێژەی بەشداربووانمان بێت ئێمە بەریەکەوتنمان هەبوو بێ لەگەڵیان بەڵکو بە دڵسۆزانە هەوڵمانیاوە کێشەیەکی هەیە ئێمە لەگەڵی دانیشین هەوڵی چارەسەرکردنی بۆ بین و یارمەتی دەرێکی باشی بین کە ئاڕاستەی ژیانی بگۆڕێت و لەو کێشە و ناڕەحەتیانە ڕزگاری بێت ئێمە ئەگەر چەند کەسێکی کەمیش بن لەمە بۆ ئێمە سوودێکی زۆری هەبوو ڕۆحیان پێی ئاسوودە بووین و هەوڵمانیاوە کە بتوانین یارمەتی دەرێکی باش بین بۆ ئەو کەسانە.